هەی کەڵاگەتە لەبارە دەگماڵە باڵم شارە بەرزان چەند جوانی لێدا لەوەی قاعد و شوارە هیوای کوردستان لێرەیە و لێرە تەسویر بەردارە ئەوەش کاکە شەمژۆژە ئەوەش کاکە شەموژە بەناو بانگە لەو شارە لە بریتانیا بەناو بانگە ئەویش تەسویر بەردارە چی تەسویر بەمان نەکا ڕەنجی چووە بە خەسارە چی تەسویر بەمان نەکا ڕەنجی چووە بە خەسارە هەی بەرژان نایەکەم شازە ساجان لێیدە بەو سازە گەر شەمامی کەرم بێ هاوشێوەی پەرەمێزە هەی هەزار سڵاو نەزاوە پیرۆز بێژیانی تازە بۆ کاگەی و میشۆڕی پیرۆز بێژیانی تازە لەگەڵ کاگرایەن شۆڕی سەرکەون لەو هەورازە بژینە و ژوورتە برایە بۆ دڵم بەندی تازە بۆ دابیار و دەپەرە بوونە چیای دوو پەزە دیوان لەدایک بوونیەتی سەدزار دڵیان پیرۆزە دیوان لەدایک بوونیەتی سەدزار دڵیان پیرۆزە بۆ کاک ئومێد ساو سەوزە بۆی دڵم بەندی تازە کاک ئومێد زۆر بەخێر بێ و بۆ دۆستانی خەڵازە وەرای یارە تاقانەکەم دڵخۆشم کە پێت دەڵێم گیانەکەم وەرای یارە تاقانەکەم دڵخۆشم کە پێت دەڵێم گیانەکەم دەی وەرە یارە نەشمیلانەکەم لێمسیش بووی ناشێ پێت بڕوانەکەم وەرە وەرە یاری کەسی ڕاش بە شوێری بەدکار ببگرە لە باواش چونکە چون ئەیوب زاوایە